سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هاتوومەوەتە خزمەتتان. ئەوڕۆ هەینی یەکی خەرمانانی 1400 هەتاوی بەرامبەر بە 23 جوولای 2021 زایەنیە. بەرنامەی ئەمڕۆی ڕاستەوخۆ ئاوڕێک ئەدەینەوە لە مانگرتنی کرێکارانی نەوت و پترۆشیمی، پاشان دوایین ڕووداوەکانی کەم ئاوی لە پارێزگای خوزستان ئەدەینە بەرباس و لێکۆڵینەوە. ئێوەی ئازیزیش ئەتوانن بە ژمارە تەلێفۆنی 0046 70 26 16 764 لە ڕێگای واتسابەوە پەیوەندیمان پێوە بکەن. هەروەها لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵە نەتوەرکەوە ئەتوانن لە ئینستاگرام و فەیسبوک و یوتیوب ئەو بەرنامە ڕاستەوخۆ ببینن. هەروەها ئەو بەرنامە تکراری ئەو بەرنامەش لەسەر و تۆڕە کۆمەڵایەتیانە بە تایبەت لە فەیسبوک ئەکرێ بیبین و چای لێ بکەن. ئازیزان، ئەوە پتر لە مانگێکە کرێکارانی نەوت و پترۆشیمی دەستیان داوەتە مانگرتن. مانگرتنی کرێکاران تا ئێستا کە هاتووە زۆر سەرکەوتوو بووە. ڕژیم هەرچەند زۆر هەوڵیدا کە ئەو مانگرتنە جوابیان نەداتەوە لە ئەوڵەوە و دوایی بەربێتە سەرکوتیان. بۆ نمونە لە تاران نزیکی 700 لە کرێکارانی نەوتی ئیخراج کرد بۆ بیکە بە هەڕەشەیە بۆ سەر کرێکاران. بەڵام هەتا هاتووە ئەوە نۆهەمین بڕیارنامەیە کە کرێکارانی نەوت و پترۆشیمی ئەیدەنە دەرەوە. ئەم مانگرتنە لە ئاستێکی زۆر بەرینە پشتیوانی لێکراوە و کرێکارانی بەشەکانی تریش بە دەرکردنی بڕیارنامە و پشتیوانی خۆیان لەم حرەکەتە ڕایگەیاندووە. طبعاً ئەم حرەکەتە زۆر پێویست بوو و کاتیشی بوو. بەڕاستی ئەگەر چاو لەو وەزیەتی کرێکاران بکەین، کرێکاران بە تایبەت ئەو کرێکارانی پەیمانکار کە لە بەشی نەوت و پترۆشیمی خەریکی کارن هەمیشە لە معرەزی دەرکردن و لە دەستانی کارەکانیان نابوون. بۆیە ئەم حرەکەتە ئەتوانێت کۆمەکێ بکە. طبعاً داخوازی کرێکارانی شەرۆک بۆ خۆشتان لە ڕێگەی هەواڵەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکانیشەوە ئاگدارن. سەرەکی ترینیان بریتیە لە حقوقی نابێت کەمتر لە 12 ملیۆن بێت بۆ کرێکاران. واروها 20 ڕۆژ کار لە هەفتە و 10 ڕۆژ مەرەخەسی ئەعلامیان کردووە. لە لایەکی ترۆ هەندێک لایەن و بەشی جۆراجۆر هەوڵیان داوە بە شێوەیە هەم لە ڕێگەی حکوومەتەوە هەم لە ڕێگەی بڕێک لە ناوەندە بەناو کرێکاریەکان هەوڵیان داوە ئەم مانگرتنە زەربەی لێ بدەن و وای لێ بکەن کە بکەوێتە حاشیەوە یاکو کۆتایی پێبێنن. بەڵام کرێکاران زۆر ژیرانە بەرپرسی ئەم ڕێکاریان نیانداوەتەوە و تا ئێستێشی کە بووە هەر لەسەر مانگرتنەکانی خۆیان بەردەوامن و پەرێشی سندووە. تعدادە لە کرێکاران کە قەولیان پێدان کە کاریان پێ بدەن، دوایش کە کاریان پێ نەدەن فەورەن دەستیان کردەوە بە مانگرتن و ئەوە بۆ خۆی هەتا هاتووە هەر پەرەی سندووە. بڕێکاری دیکەش کراوە کە لەلایەن هەڵسوڕەوان کرێکاریەوە کەوتەتە بەر سەرزەنش و انتقادکردن لی. ئەویشەوەیە کە بەناو لایەنی کرێکاری هاتوون ویستویانە کە ئەم حرەکەتە تا ئەندازەیەک بەرپرس بدەنەوە و هەوڵیان داوە کە بەناو پێگەیەکە بوویانە تا ئەندازەیە زەربە بدەن لەم حرەکەتە گەورەی کرێکاریە. لە ئاسی سەراسەریش لە بەشێکی زۆر لە ناوەندە کرێکاریەکان پشتیوانیان کردووە لەم حرەکەتە و لە ئاسی نێودەوڵەتی شەروە بەشێکی زۆر لە اتحادیە کرێکاری لە دەرەوەی وڵات، لە ئینگلیستان، لە پاریس، لە فەڕەنسا، لە سوێد، لە زۆربەی وڵاتەکان پشتیوانی خۆیان بۆ ئەم
مانگرتنە دەربڕیوە و داوایان کردو لە دەوڵەتەکانی حاکم لە وڵاتانە کە ڕێگە نەدەن کۆماری ئیسلامی بە سەرکوتی ئەم حرەکەتی کرێکاریە کرێکاران نەکەون بە دەستکەوتەکانی خۆیان نەگەن. بۆیە مەسەلەکە بە تۆری واقعی زۆر زۆر مهمە. یەک دوو نوکتەی چکۆلە هەیە کە من پێم خۆشە لە ئاخرین بەیانیە یا ڕاگەیاندنێکە کە کرێکاران داویانە ئاماژەی پێ بکەم. ئەوی شەوەیە کە لە بەیانی ژمارە نوێیانە چەند شتیان باس کردووە کە بەڕاستی جێگەی سەرنجە. ئەوی شەوەیە کە کرێکارانی دانیشتوو لەو ناوەندانە تا گەیشتن بە داخوازیەکانیان هەر دەست بە مانگرتنەکەن و وەختێک ئەتوانن کە نوێنەرانی واقعی خۆیان ئەبێ موردی قبول قرار بگرێ بۆ بتوانن لەگەڵ نمایندەگانی دەوڵەت یا ساحبکار تەرحەکان و شتەکانی خۆیان باس بکەن بەوان پێشکەش بکەن. هەروەها باسی وە کراوە ئەوانیانەوێت لە مێدیای کۆمەڵایەتی و کە لە بەشە جۆراجۆرەکانی نەوتی هەیە ئیسفادە بکەن و ئەیانەوێت کە بۆ بابەتە نوێنەری کرێکاران معرفی بکەن کە لەم بەشانەدا بەشداری بکات. هەروەها مەسەلەیەکی ترکە باس کراوە ئەوی شەوەیە کە هەموو تەوافقاتی بە شێوەی نووسراوە یا بە شێوەی باسکراو ئەبێ لە بینی کرێکارانە بە تەوافقی کرێکاران و بە ڕەزایەتی کرێکاران بدرێت. ئەمە لە 28 مانگی پوشپەڕە ئەم ئاخرین بەیانیەکان دەرکردووە. طبعا مەسەلەیە کە زۆر زۆر مهمە کە تاڵعانە دەوڵەت حاضر نەبووە هیچ کۆمەکێک بکات. ئەوی شەوەیە کە ئەو داخوازیە کرێکاران هەروان راوەتە پشتگوێ و هیچ تەوەجۆیەکی پێ نەکراوە و بگرە هەروەک باسم کرد لە بیدایەتەوە لە بەشێکی زۆر لە ناوەندە کرێکاریەکان بەتایبەت لە تاران کرێکاران سەرکوت کراون و ئەمە مەسەلەیەکی مهم بووکە لەم بابەتەوە پێویست بوو باسی بکەین. مەسەلەیەکی کە دیسان ئەبێ هەر لە ڕابطە لەگەڵ هەم چوارچێوەی مەسەلەی کرێکاریان باسی بکەین. مەسەلەی و ئێخراجی 700 کەسەیە. 700 کەس لە کرێکارانی پەلایشگای تاران ئێخراج کراون. ئەمە لە کاتێکایە کە دەوڵەت بە جێگەیەوە داخواسی کرێکاران جوابیان پێ بداتەوە هاتۆتە سەرەوەی کە کرێکارانی ئێخراج کردووە و ئەوەیە کە ئەمە مەوردی ئاعترازی بەقی کرێکاران کە ئێستا لە مانگرتنان بووە. شۆرای سازماندانی ئەم ئاعترازاتی کرێکارانی پەیمانی نەوت ڕایان گەیاندووە کە ئەگەر مەسئولان بە داخوازەکانی ئەوان جواب نەدەنەوە ئاعتسابەکان هەرپەرەستێنێت و ئەم حرەکەتی کرێکاریە لەگەڵ کرێکارانی ڕەسمی نەوت پەیوەندی پێکات و هەتاکو ڕۆژی مانگی نۆی تیر بەم شێوە لە مەراکزەکانە هەر ئەمێنێتەوە. ڕۆژی چوارشەممە 5 مانگی پوشپەر کرێکارانی شرکەتی نەوت لە ئابدان و هەواز و ماشەر و ئەسەلویەی ئاوا کۆبوونەوەهایەکی ئاعترازیان ڕاگەیاند و داوایان کرد کە هەروەها کرێکارانی ڕەسمیش لەم مانگرتنەدا بەشداری بکەن و داواکاریکەشیان دیسان هەر بریتی بوو لەوە کە بردنەسەرەوەی حقوقی ئەوان تا 1400 لە ساڵی 1400دا و هەروەها ئیجرای مادەی 10 قانونی اختیاراتی وەزارەتی نەوت بووە.
ئەوەی کە لێرە جێگەی سەرنجە باس کرێ ئەویشەوەیە کە ئەم داخوازی کرێکارانە بە زۆر بەشی تریشەوە گرێی خواردووە. مەسەلەن بۆ نمونە لە ڕابطە لەگە مەسەلەی بازنشستەکانە، ئەگەر ئێمە لە بیرمان بێ ماوەیەک لەوە پێش بازنشستەکان ئەترازاتێکی زۆر بەربڵاویان لەسەر تاسەری ئێران تاکو و دەوروبەری 23 شار پەرە پێدا. هەر ئەو کاتە ئێمە باسی ئەومان کرد کە پەیوەندیەکی زۆر هەیە لە بینی کرێکارانی بازنشستە یا ئەوانەی وە خانەنشین کراون لەگەڵ ئەوانەی وا لەسەر کاران، چونکی تقریبەن ئەتوانین بڵێن ئایندەی بەشێکی زۆر لە کرێکارانی شاغڵ لە حاڵی حاضرە هەرەوەیە کە چنە بازنشستگی. ئەگە هەر لە ئێستەوە بۆ مەسلەی بازنشستگیەکان هیچ هەوڵێک نەدەن، خۆ طبعاً لە داهاتووە تووشی ئەو کێشا بن و ئێستا بازنشستەکان تووشی بوون. بۆیە زۆر پێویستەکە هەر لە ئێستاوە مەسلەی بازنشستگی باسی لێ بکرێت. وەویش لە یەکێک لە مەسەلانە هاتووە کە ئەبێک ئاڵوگۆڕێک بەسەر قانونی ماڵیات لەگەڵ دەرامەدا بێت کە لە ڕابطە لەگە مەسەلەی بازنشستەکانە. ئەویشەوەیە کە بەشێکی زۆر لە کرێکاران کە دەرامەدیان یا حقوقیان لە خوارەوەیە ئەوانە نایانەوێ ئەو شێوە ماڵیات بدەن کە بەقی کرێکاران هیانە. تەبەن ئەمە تەئسیر دانێتە سەرەوەی کە سەقفی پاداشتی ئەوە یا ئەو قەرەبووکردنەوەی 30 ساڵە یەکێک لە داخوازی کرێکارانەیە کە هەروەها لە ئاعتراضاتی خاننشینان شاهرەوە بەرچاوە کەوت. ڕۆژی چوارشەممە بەشێکی زۆر لە کرێکارانی سندیکای کرێکارانی شرکەتی حوتەرپە و سندیکای کرێکاران ڕاندەکانی شرکەتی واحدی تارانیش لە بەیانیەکدا کە دایانە دەرەوە لە ڕاگەاندنێکە کە دایانە دەرەوە پشتیوانی خۆیانیان لە کرێکارانی نەوت ڕاگەیاند. ئەوەی وا مهمە کرێکارانی نەوت ئێستا سەرەکی ترین منبعی دەرامەدی ئێران لە ڕێگەی نەوتەوەیە، هەرچەند تەحریمەکان بەشێک لەو مەحدودیەتایەکی بۆ دەوڵەت بە وجود هێناوە، بەڵام دیسان ئەم شاهڕای ئەسڵی ئەتوانین بڵێن ئابووری ئێرانە بەدەست کرێکارانە و کرێکاران ئەتوانن لە ڕێگەی ئەم شاڕاوەوە واقعاً داخوازیەکانی خۆیان بەسەر ساحبکاران و بەسەر دەوڵەتدا داسەپێنن. مشکلی کرێکارانی موقەتیە یا کرێکارانی پەیمانکارە. کرێکارانی پەیمانکار کێشەکانەوەیە کە ئەگەر ئەمانە دەورانی پەیمانکاریە یا دەورانی موقەتیا بن، ڕاحەت ساحبکار ئەتوانێت ئەمانەی ئەخراج بکە و قوانینی کاری تقریبان شاملەوان نابێت. ئەمە لەگەڵ کرێکارانی سابتە ئەوانەوە ئیستخدامی بوون فەرقی هەیە. بۆیە هەوڵ ئەوەیە کە کرێکارانی پەیمانکاریش هەموو ئەو داخوازیانەی وە کرێکارانی سابتی شیانە شاملی ئەوانیش بێت. ساڵی ڕابردوو شرکەتی نەوتی قشم لە ڕابطە لەگەڵ نەدانی ئەو داخوازیای کرێکارەکانە بەشێک لە کرێکارانی شرکەتی نەوت دەستیان لە کار کێشایەوە. هەروەها هەر ئەو کاتیش ئاعتساباتی یا مانگرتنهای کرێکاری لە پالایشگاکانی ئابەدان و پارسیان و پترۆشەمی لامەرد و هەروەها پارسی جنوبی مەیدانی نەفتی ئازادەکانی شمالی بۆ بردنە سەرەوەی حقوقەکانیان و ئەوەختە ئەو مەزایاهایە کە بە کرێکاران ئەبایە بدرایە و نەدرایە کە مەشهورە بە مەزایای معوەقە هەر ئەو کاتێش داوایان کرد. مەسەلەکە ئەوەیە کە ئەم ئاعتسابە هەروەکە باسم کرد لە بەشی پەیمانکاران و پەیمانکاری و پرۆژەیی سەنعەتی نەوتایە، بەڵام کرێکارانی پترۆشیمیش کە تقریبەن گرێی خواردووە بۆ چونکی بەشێکی زۆر لە مەوادی پترۆشیمی لە ڕێگەی مەوادی نەوتیەوە تەمینەکرێ و ئەمانە پێکەوە ارتباتی تەنگاتەنگیان هەیە. بۆیە هەروەیە کە مانگرتنەکانیشان پێکەوە گرێی خواردووە و ئەمە نەکە لە مەوەردی کرێکارانی پترۆشیمیەوە، بەڵکو لە مەوردی کرێکارانی بەقی کرێکارانی تر یا بازنشستەکان یا شوێنەکانی تریشەوە جێگەی خۆیەتی کە
بێنە سەرخەت و پشتیوانی بکەن بەوە. ئێستا جێگی خۆیەتی بەشێک لە کرێکارانی مەسەلەن کرێکارانی لە هەواڵەکەشا باسمان کرد شرکەتی واحد پشتیوانیان کردووە، بەڵام شارەداری کرێکارانی شارەداری ئەکرێ پشتیوانی بکرێن، بازاڕیان ئەکرێ پشتیوانی بکەن. بەشێکی ئەبێ ببێ بە یەک دانە حرەکەتی کۆمەڵایەتی بۆ ئەوە ئەمە درێژە پێ بکات و ئیدامە پێ بکات. ئەوەی وا مهم بووە لەم حرەکەتە کە بەرعەکسی هەموو حرەکەتەکانی تێگەر کورتماوە بووێتن، ئەم حرەکەتە تا ئێستا زیاتر لە مانگێکە توولی کێشاوە و هەر بەردەوامیش بووە و تاالعانە دەوڵەت هەرچەند بڕێ قەولی داوە، بەڵام هێشتا هیچ ڕێگەیەکی نەگرتوێتە پێش و هیچ کارێکی بۆ ئەم لایەنە نەکردووە. مەسلەیەکە لەیرەدا زۆر مهمەویشەی نەخشی کرێکارانە لە کوردستان. کرێکارانی کوردستان زۆر جێگەی خۆیەتی کە هەرچەند لە شاری سنە و کرێکارانی بەشێک لە بەش کرێکارەکانی شاری سنە پشتیوانیان کرد لە حرەکەتی کرێکارانی نەوت و پتروشیمی، بەڵام جێگەی خۆیەتی ئەمە لە ئاسی کوردستانەوە بەگشتی مەوردی پشتیوانی قەرار بگرێت و داخوازیەکانی کرێکاران بە داخوازیەکانی خۆیان بزانن. هەر سەرکەوتنێکی هەر بەشێکی کرێکاری لە هەر نقطەیەکا بێ ئەوە چینی کرێکار قەدەمێک ئەباتە پێشەوە لە بەقیە شوێنەکانی کرێکاری. ئەگەرچی ناوەندی کرێکاری لە کوردستان زۆر بەرین نییە وەیە زۆر بریتی لە کرێکارانی زۆر نابێت، بەڵام باوەسفیەوە کرێکارانی کوردستان خاوەنی ئەزمونێکی گەورن لە ئەم بابەتەوە. یەک لەحزە تەلەفۆنێکم بۆ هاتووە بابزانم. بەڵێ بەڵێ جەنابتان یەک لەحزە با دەنگت بڵاو بکەمەوە بیخەمە سەر بڵانگۆ فەرموو ئەوە هەم لە خزمەتانە. هیوادارم دەنگم بێ ئەگەر بینەران دەنگی ئەو ئەگەر هاوڕێیانم دەنگی ئەو بینەرە ئەبیسن بێ زەحمەتی شارێکم پێ بکەن کە دەنگی دێت. فەرموو قسە بکە. کاگە جامادوو نەبن. زۆر سپاس. بەڵێ دەنگت هەیە. لە ڕابطە لەگەڵ کرێکارانی قەراردادی و دایمیە پێم خۆش بوو باسێکتان بۆ بکەم. بەڕێزان لە ئێرانە ئێستا هەموو کرێکارێک شاملی قانونیکارە بێت، چ کرێکاری دایم چ کرێکاری ڕسمی، ئەمانە شاملی قانونیکارە بجوز ئەو مناتقانەی کە پێشن مناتقی ئازاد. لە مناتقی ئازادا کرێکار شاملی قانونیکار نابێت. ئەینا کرێکارانی دایم و کرێکارانی قەراردادی هەر کامێکیان شاملی قانونی کارن. بەڵام ئێمە قوانینە تربانێکی مقاتعەکار بەو کرێکارانە ئەڵێن کە مەسەلەن هەر ئێستا ئەو کرێکارە مقاتعەکارانە لە عەسەلویای ئەفسادیان کردووە. ئەم کرێکاری مقاتعەکارانە ئەمانە کەسانێکن کە ساختمان سازی ئەکەن. وەختی ئەم ساختمانە تەواو بێت یعنی مقاتعەکەیان تەواو بووە. بەڵێ ئەمە بات ئەو پێم خۆش بوو ئەو تەفکیکە بکەیندا قوانینی کارە یادا ئەو مەحیتانەی کە کرێکات یا کارەکان. من ئەو شتێوا من باسم کرد یەک لەحزە ئەو شتێوا من باسم کرد خۆ قسەکەی ئەوە دروستە. ئەمانە هەموو لە قانونە زۆر شت لە قانونە بڕاوەتەوە و هەیشە و باسی کراوە، بەڵام چەندێک بەڕێوە چێ ئەوە مەسەلەکەی. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کرێکار خۆی چەندێک داواکە چەندێک خوازیاری بێت ماڵەکە. کرێکار ئەگەر خۆی خوازیاری ئەمە بێت قوانین مەجبورن ئیجرایکەن. مەسەن تۆ پیشاکە ئێمە ئێستا ئەڵێن شرکەت کرێکارانی شرکەتای ساختمانی کە ئێستا خەریکی ساختمانی پترۆشیمی ساختمانی نەوتن ئەو جێگانە تەولید دەکەن دروستەکەن. ئەمانە بە حکمی ئەوەی لەژێر یەک سەقفانین و کارگاهای متفاوت و پەراکەندن مختلف لە کولی ئەو مناتقا، ئەمانە شاملی قوانینێکەون کە پێڵێن قوانینی کاری دەستە جەمعی. ئەم قوانینی کاری دەستە جەمعیە هەر ئێستا لە قانونی کاریش هەیە و هەر ئێستا مەسەلەن تۆ میشاکە چاوەڕێ بکە کرێکارانی نانەواخانە، کرێکارانی خەیات، کرێکارانی بەقاڵ، کرێکارانی بەزار، ئەمانە کولەن
شامڵێکی شامڵی قەراردادای دەستە جەمعین و پەیمانی دەستە جەمعین ئەم کرێکارانەی شامڵی ئەوە دەبن ئەتوان لەوەی ئیسفادەکەن ئەوەی کە ئیسە سیستم و مناسباتی حاکم لە ئێرانە و کارفەرمایان توی ئیسفادە لە موقعیەتی ئەم کرێکاران ناکەن و خواست و ویستەکانیان بەراورد ناکەن هەر بە دەلیلی پەراکەندەگیەمانە چون ئێستا ئەمان نمایەندەیەکی مشخص و معەیەنیان نییە کە بڕوا لەگەڵ ئەم مناسباتی حاکمان مزاکرەکە یا لەگەڵ کارفەرمایان لەگەڵ نمایەندەیەوانە کە دەوڵەتکان هەر بۆ دەریدە سوی ئیسفادە لە موقعیەتیەمانەکە چون ئەمانە پەراکەندەن و هەر کامێکیان هەر شیکەرێکیان لە نوقتەیەک و لە مەناتقێکدا خەریکن کارەکەن و فعالیەتەکەن بەئیزافەی ئەوەش کە هەر کامێکیان لە مەناتقی بووینەکان هیچیان خەڵکی ئەو مەنتەقە نین و مثلا ماڵێکیان بۆ دروستکردن ماڵێک کاتر هیچ ئیمکاناتێکی نییە وە قەدیم بوو مەسەن کابراچوو بۆشی کرد 20 نەفەر لە ئوتاقێکە ئەمان و غەزایان بۆ دخوان غەزایان دروستکردن ئەمانەی جوان بنابراین هاتە سوی ئیسفادە لەو موقعیەتە کردە کە ئەم کرێکارانە مستەجم و دەشێت یەک سەقفانی جا کەوابوو ئەم کرێکارانە دەبێت بۆ خۆیان ترکی قوانینێک کە ئەمانە مادەی 131 قانونی کارە ئەم کرێکارانە ئەبێت دەرخواست بکەن کە ببن بە جزئی پەیمانهای دەستە جەمعی یعنی هەر لە منتەقەیەکە یا مەسەلەن لە نوقتەیەکە یا لە شارێکە یا لە هەر شتێکە کە ئێستا خۆیان موجودن من ئەوە ناتوانم تعیین تەکلیف بکەم ئەمانە بڕۆن نمایەندە بۆ خۆیان انتخاب بکەن طبقی قانون بن بە نمایەندەی تەواوی ئەو کەسانەی کە لەو مەجموعە کارەکەن پیان ێژن چی پەیمانهای دەستە جەمعی کەوابوو تا زمانێک ئەو کرێکارانە ئەم کارە نەکەن تەبیعەتەن هەم کارفەرمایش و هەم دەوڵەتیش سوی ئیسفادە لەمانانکە وە دەستمزدیشیان پەرداخت ناکات باشە ئەمانە ئایا لە ژێر سەقفێکی کرێکاریە مەسەلەن کۆبوونەتەوە کە بکرێ ئەمان ئەم داخوازیەکانیان هەماهەنگ بکرێ یاکو ئەوەی کە هیچ لایەنێکی کرێکاری نییە کە مەسەلەن بێتە پای ئەمە وردە مشەخەسەی کە ئێستا مانگێکە ئەوە دیارە سازماندراوە دیارە قسەی لێ کرێ دیایە بڕیاری لێ درێ ناوەندی بڕیاردەری هەیە هەموو شوێنەکانی هەڵە سەنگێندرێ بەڵام ئایا ئەو بەشانەی تر بۆ نمونەیەوە باسان کرد کرێکارانی ساختمانی کە هەر لە پترۆشیمی خەریکی ماڵ دروستکردنن ئایا ئەمانە لە ناوەندێکی کرێکاری سازمان دراون یانە نەخێر مشکڵەکەمان ئەوەیە کە ئەمانە لە ناوەندێکی کرێکاریە سازمان نەدراون چونکە ئێرانە لە ئێرانە سێدانە تەشەکل دەتوانێت تاسیس بێ یعنی قانونەن دەتوانێت تاسیس بێ یەکی شوراهای ئیسلامیە یەکی ئەنجومەنهای سنفیە و یەکی نمایەندەی منتەخبی کرێکارانە ئەم کرێکارانە لەو بەشانە کە کارەکەن هیچ کامێ لەم ئۆرگەهینیان نیە تەشکیلاتیان نیە بنابراین هەر ئەوەیە کە سیستم عقەدێکە ئەمانە ئاچەوسێنێتەوە هەر بە دەلیلی ئەوامانە تەشەکولیان نییە تەوەجۆکەی وەختێمانە تەشەکولیان نییە هەم کارفەرما هەمیشە پێی خۆشە کرێکارێ بگرێت کە تەشەکولی نییە مەسەن دەوڵەت خۆی پێی خۆشە کرێکارێک مەسەلەن بگرێت کە تەشەکولی نییە چون ئەمانە وەختێ تەشەکولیان نییە هەر کامێکیان بە خاص و ویستێک و ئیستیخدامەکەن مەسەن تۆ مشاکە ئێستا وەختێمە بعد لە دەستمزد دەکەین خۆ تەبیعەتەن ئێستا کرێکار هیچ کرێکارێ لە ئێرانە لە حەدیقە دەستمزد کەمتر وەرناگرێت ئەمە شکل لەسەر ئەمە نەبێت الآن ئێمە هەرو کرێکارانە کە لەوێ مەسەلەن نەقاشیەکەن 25 ملیۆن حقوق وەرەگرن تەوەجۆکەی 20 ملیۆن حقوق وەرەگرن 8 ملیۆن حقوق وەرەگرن ئەمانە تەفکیکە مثلا تەرحی تەبەقەبەندی مشاغڵ ئەمە ئۆتۆماتیک وان ئەم تەرحی تەبەقەبەندی مشاغڵە دەوێت ئۆتۆماتیک وان پیادە بووە چونکە بۆچی هەر کامێکیان کارێک دەکەن هەر کامێکیان شغڵێکیان هەیە جاکەوا بوو کارفەرماتێ سوی ئیسفادە لەو مۆقعیەتەکە چونەوە تەشەکولیان دیە و ئەو تەشەکولە دەستمزدیان بۆ دیاریکە کارفەرما بە کەیف و بە خیلی خۆی دەستمزدیان پێدەدا جایزە ماوە تۆ کرێکاری وا هەیە حاضر نییە بۆ پوڵە کارکە کرێکاری واشەیە چون بێکارە و نانی نییە و مناڵەکانی مەسەن محتاجن حاضرە بە کەمتیش کارکە ئەمە سوی ئیسفادەیەک کە لە تەبەقەی کرێکاریەکەن بۆچی بۆەوە تەبەقەی کرێکار لەو مەناتقە تەشەکولیان دیە خۆ تەشەکولهای سەردیش كمزايا سيمالين خانه كاريگر هي كجاجات دفاعي انيه تعرف خانه كاريگر طبيعه ما داي اصلا ربطي بطبقه كاريگر نيه چون خانه كاريگر شاخه كاري حزبي كارگزاران جمهوري اسلاميه ولا ما تدعي احزاب شاسبوا ربطي بطبقه كاريگر نيه بلان اسا
هەم لە ئێرانە و هەم سازمانی جیهانی کاریش ئەم تەشەکولە حیزبیان بە عنوانی تەشەکولی کرێکاری قاڵب کردووەتە تەبەقەی کاریگەر لە ئێرانە و ئیسەمانە حاکمیەتەکەن. بەڵێ تەبەقەی کاریگەر ئەگەر بکرێت تۆزێک لەسەر پشتیوانی کرێکاران لە کوردستانە تەبعاً ئێمە هەروە بەو شێوەم باسم کرد ناوەندی کرێکاری لە کوردستانە زۆر نییە ئەگەریش ببن تعدادی کرێکاران لەو ناوەندانە زۆر کەمن و شاید نتوانێت تاسیرێکی ئەو توێ ببێ بەڵام ئێمە زانین کە کرێکاران لە کوردستان ئەزمونێکی گەوریان هەیە لە خەباتی خۆیان هەزاران اعتصاب و کاری ڕێکخراوەیشیان کردووە حتا لە ئاسی سەراسەریشە دەست و پەنجەی کرێکارانی کوردستان دیارە لەم بابەتە مشخەسەوە لەسەر مەسەلەی کرێکارانی نەوت و پتروشیمی شتی تازە لە کوردستان چی کراوە بێ زەحمەتەوەشمان پێ بڵێ. طبیعەتەن لە کوردستان مرکزی اعتراضات بۆ وحیشە. کوردستان ئەگەر هەر ئێستا لەو مەراکزە نەفتیانە ئەگەر بڵێن بە 50% کرێکاری کوردیتیانە بە 30% تایە، یعنی ئەوانە ارتباطیان کرێکارانی کوردستانە. طبیعەتەن ئەمە شتێکی ئاساییە. هەر هایسە مەسەلەن تۆ میشاکە دەیان کەس لە کرێکارانی کوردستانی لەو مەراکزانە خەریکن کارەکەن و فعالیەتەکەن و خەریکیدن. پس ئەمانە ارتباطی مستەقیمیان لەگەڵ کرێکارانی کوردستان هەیە. بەڵام کرێکارانی کوردستانی لە حقیقەتە ئەو تەشەکولە منسجم و متحیدیان نییە کە مەسەلەن حینێ ئەگەر مەسەلەن کرێکارانی پترۆشیمی مەسەلەن یەکتابیان کرد ئەم وەکو تەشەکول بڕواتە پای دفاعیان دەکات. ئەمە موجود نییە. بەڵام بە تاعت بە کۆمەڵ مەسەلەن بڵێن بە کەسایەتی طبیعەتەن دفاعیان لێکردن و دفاعشیان لێکرد حتا شاید عملاً یەکشن لەگەڵیانە لە ئەحسابە شیرکەتکەن. ئەمە شتێکە کە سابقەی بۆ موجود بدە. با تەوەجوو بەمە کرێکارانی لە کوردستانە و تەشەکولە ماهینیان یەکە مەزات بژایمە چەندانە تەشەکولی مەسەلەن سەبت شودەمانێ وەکو ئەنجومەنای سنفی و ئەمانەی کە بەو پەڕی تاسفۆ لە شاری بانە لەم ڕۆژانە ئەو ئەنجومەنی سنفیە شاریبانە کارگەرانی ساختمانی ئیتلاعیەی داوە عەلەی کاریگەرانی ئەفغان. ئەمە شەرمە بۆ تەبەقەی کرێکار لە کوردستانە بە تایبەت لە شاری بانە ئیتلاعیە بەی مەسەلەن عەلەی کاریگەرانی ئەفغانی کە کاریگەرانی ئەفغانی لەمایان بەدبەختدا. ئەمە شەرمە. ئەمە مەسەلەن خۆ تەبیعەتەن ئەمە ئێمە ئەیبینین ئەمە لە کوردستانیشایە لە شاری بانەیشایە لە حاڵێکە باوەڕ ناکەوێتە هیچ ئەفغانی بزانێ شاری بانەش لەکوایە. ئایا ئەو ڕەبتی بەوە نییە ئەوە ئێمە ئەتوانین تەجروبە لە دەرەوەی وڵاتیشتا ئەندازێ بزانین کرێکارانی مەهاجر یا کرێکارانێک کە هەنابەرن بۆ ئەوەی کە یانەوێ سەتحی ژیانیان بێرنە سەتحی کرێکارانی ئەوانەی وا بە قەولی معروف ملین یا لەوێ خەریکن ئەژین تەنەدەن بە هەموو نۆعکارێ و ساحبکار هەوڵەدا بینی ئەم کرێکارانە و کرێکارانەی و مەحەلین ئەمانە بخاتە مقابڵی یەکەوە بۆیە کارەدا بەو کرێکارانە کە دەستمزدێکی کەمتریانەوێ سەعاتکارێکی زیاتر کارەکەن حقوقی بازنشستگیان بەلاوە مهم نییە و کۆڵێک لەو داخوازیانە کە کرێکاران ساڵیان ساڵ هەوڵیان بۆ داوە نەژێرپیان ئەمە ئەتوانین لە ئاسێکی تریشا لە مەوەردی کرێکارانی ئەفغانی و حتا کرێکارانی کورد کە ئەچنە مناتقی مەسەلەن نەوتی یا ساختمانی لە دەرەوەی کوردستان کارەکەن بۆ ئەوە کابرا خۆی بژێنێ مەجبورە کە مەسەلەن بکوێتە مقابڵ هاوچارە نووسەکەی خۆی. ئەمە تەسیری احتماڵەن هەرەوە بێت وانە؟ ئەوە تمیشاکە بەڕێزیان کارفەرما بۆ ئەوەی سوودی زۆرتر خاتێکی فانی خۆ تەبیعەتەن ئیسفادە لەو کەسانەکە کە شامڵی قانونیکار نابن. مثلا تۆ پیشاکەیزە کاریگەری مەهاجر شامڵی قانونیکار نابێت لە ئێرانە مەگەر هیچ کاری سەوزی بێت. خۆ تەبیعەتەن 95% کرێکارانی ئەفغانی کاری سەوزی ئیداریکاریان نییە. کارفەرما لەوەی ئیسفادەکە. ئەمما نەخشی هەڵسوراوانی کرێکاری لە کوردستانە بە تایبەت من ڕووم لە کوردستانە نەخشی فعالینی کرێکاری لە کوردستانە ئەوەیە کە خۆیان بن بە زەمانەتی کاری ئەم کەسانە. یعنی نە ئیجازە نەدەن
کە کارفەرما سوء ئیستفادە لە موقعیەتی ئەم کرێکارە مەهاجرانە کات. ئێمە لە ساڵهای گوزەشتا تەجروبەمانەیە وەختێ عێراق ڕەوەکە هاتنە کوردستان ئێران، ئەمن بۆ خۆم لە وەختا لە ئەنجومەنی سنفی کاریگەرانی خەباتا بوو بەدەیان کارتمان ساتر کردووە بۆ کرێکارانی عێراقی بە خاتری ئەوە چی بە خاتریەوە کارفەرما زوڵمیانێ نەکات. لە حالێکە دەیان بار مەسەن شخصی من کە بەحمی ساڵحین منیان احضار کردووە بۆ مەسەنی ئیطلاعات بۆ فەرمانداری بۆ ئەملا بۆ ئەولاد کە تۆ حەقت ئەو کارەکەی بەڵام هەر کردومانە ئەوەی ئێمەی ناوێ ئیجازە بین بەوانە کەسوی ئیستفادەیان دێتن. ئێمە بەگەر چکارەی لە مەملەکەتە ئەگەر قەرار بێ مەسەلەن ئێستا کاریگەرانی ئەفغانی بێنن مەسەلەن بە نیوە قیمەت کاریان پێدەن خۆدانم الحەرەن عانە من لە پاریسیشا لە پاریسا من چوم لەگەڵ کەسانێکا قسەم کردووە بە نیوە قیمەت کاریان پێکردن بە خۆشانەدان پیاژ کاری ڕەش. ئەگەر ئێمە ئەمە نەتێرێت خۆمان نەتوانین ئەمە بەرتەرە بکەین ئێمە هیچمان نەکردووە ئێمە بۆ ئینتەرناسیۆنالیستی ئەی بۆ پێوانێژ ئینتەرناسیۆنالیست لە حاڵێکا لە شاری بەنا ئەیکە نابێ کارەکرێ ئەگەر پێیانوتایە لە بیجارایە بە هەر سوورەت منە قەیناکە ئەگەر پێیانوتایە مەسەلەن لە هەمەدانایە بە هەر حاڵەماوت شاید وانێ بەڵام لە شاری بانا یا لە شاری سەقزە یا لە شاری سنا ئەمە ئازارەکە ئەمەیە سەنگینی کردەوە. ئەو دۆستانەی ئێمە ئەوانەی کە فعالی کرێکارن نابێت لە بەرابەرە ماسکوت بکەن بە خاتریەوە کارفەرما سوودێکی زیاتر بڕێتەوە بۆ ماڵەوە. ئێمە ئەتوانین ئیجازەیان پێ نەدەینەوە کارەکە. بەڵێ زۆر سپاس بەڕاستی بۆ بەشداریتان لەو بەرنامە زانیاری زۆر خێویست و بەجێتان پێشکەش کرد. زۆر مەمنون بۆ بەشداریتان. خۆش بن، کاتێکی خۆش. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان هەروە کە ئشارە پێکرا بە تۆری واقعی هەمبەستەنگی کرێکاران مەرجی بردنەوەی ئەم مانگرتنەیە. هەمبەستەنگیەکەش بە چ شێوەیەکە هەموو بەشەکانی کرێکاری، چ ئەوەی وا چووە بۆ مدەتە لەوێ کاری ساختمانیەکات، چ ئەوەی وا وەکو کرێکاری مەهاجر لەوەیە، چ ئەوانەی وا کرێکارانی پەیمانکارین، چ ئەوانەی وا کرێکارانی سابتن. من ئەوڕۆ لەگەڵ کرێکارێکی بەشی پتروشیمی لە پتروشیمی ژاپن ئێران قسەمە کرد. ئەیوت ئەسڵەن ئێمە لەم ئاعتسابا بەشداریمان نەکردو و لە لای ئێمە مەسەلەکە زۆر ئارامە و لە سوورەتێکە ئەو بەشیان قاعدەتەن ئەمە پەیوەندی پێکەوە هەیە لەگەڵ بەقی شوێنەکانی تر و لازمە لەو زەمینە کار بکرێت. ئێمە لەیرەوە لەلایەن تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ئەوەی وا لە دەستمان بێت، چ بە شێوەی ڕاگەیاندن، چ بە شێوەی پەخشی ئاعترازات و بەیانیەکانی کرێکاران و بە هەموو شێوێ هەوڵی خۆمان داوە کە دەنگی کرێکاران بە هەموو شوێنێکی دنیا بگەێنین و بتوانین پشتیوانیەکی بەرینتر بۆ ئەم کرێکارانە پەیدا بکەین و هیوادارین کرێکاران لەم خەباتەی خۆیانە سەرکەوتوو بن و بە داخوازیەکانی خۆیان بکەن. داواکەم لە هاوکارانم ئەگەر کلیپێک ببێت دای بنن کە من واردی بەحسی دووەمان لە مەوەردی مەسەلەی بێ ئاوی لە خوزستان. صبرمان به انتها رسیده، هان به پاک آوه ها. لحظه قیام ما رسیده، هان به پاک آوه ها. برپا ای آسیان زحمت کشان طوفان کنید، ما دست در دست هم پاک ستم ویران کنید. دستت گربین بسته، قلبت از کم شکسته، راه پیما تا برابری با فصل دیگری. دستت گربین بسته، قلبت از کم شکسته،
دیگری دستات گر پیل باسته قلبات. بەڵێ باسی دووهەمی ئەم بەرنامەمان بریتیە لە مەسەلەی بێئاوی لە خوزستان. پارێزگای خوزستان مشکلی ئاوی نابێ ببێت. دوودانە ڕووباری زۆر گەورە لەم پارێزگارە، ڕووباری کارون بە تایبەت لەم پارێزگارەوە ڕەدەبێ ڕژێتە ناو خەلیجی فارس. بەڵام کۆماری ئیسلامی ماوەیەکە بە پێکێنانی بەنداوەکان نەکرد لە خوزستان لە زۆربەی شوێنەکانی تریش کێشەی دروست کردووە و ئەمە بوو بەباعیسیەوە کە وشکساڵی ئەگەر بۆ خۆی مەسەلەیەکی تەبیعیە و ئەو ساڵباران کەمتر باریوە، بەڵام لەلایەنێکی تریشەوە بۆ خۆی کۆماری ئیسلامی یارمەتی ئەوەی داوە کە وشکساڵیەکە لەوە خراپتر بێ وا هەیە و نوعی ئەو خەدەماتی ئاویەوە ئەبێ بدرێت ئیسفادەکردن لە ئاو بۆ بەشەهای جۆرواجۆری وەکو بەشی کشت و کاڵ و ئەوانەی شەردیسان مدیریەتێکی غەڵەتی کۆماری ئیسلامیە کە بووە بەهۆیەوەی کە وشکساڵی لەم بەشە لە ئێران ئەو ساڵ گەیشتووەتە ڕادەیە کە خەڵکێکی هێزگار زۆر لە شارەکانی خوزستان هاتوونەتە سەر شەقام و تەظاهراتەکەن و تەظاهراتەکەیشیان زۆر بەرین بووە. تەمەن کۆماری ئیسلامی بەجێگەوەی داخوازی کرێکاران و داخوازی خەڵکی خوزستان جێبەجێ بکە تەقەی لێکردێن و بە گازی ئەشکاوەر و بە شێوەهای جۆرواجۆر کرێکارانیان سەرکوب کردووە ئەگەر ئاوا باسی بکەین. لەم بابەتەوە پێم خۆشە بە چەند مەسەلە ئیشارە بکەم. ئەوی شەوەیە کە خوزستان بۆ خۆی وەزعیەتێکی ناباری هەیە، هەم لەو لەحاظەوە کە دەوڵەت ماوەیەک لەوە پێش بەشێکی زۆر لە هەڵسووڕاوانی بە بەهانەهای مختلف ئیعدام کرد و ئەوە سەرکوتی کردن. لەلایەکی تریشەوە ئەو کرێکاران ئەبێ خوزستان پارێزگایەکە کە هەروە لە باسەکەی پێشوە باسمان کرد نەوت و پتروشیمی و شاڕەگی ئابووری ئێران لە خوزستانەوە دێ لە سوورەتێکە دەوروبەری 40% لە کرێکارانی خوزستانی بێکارن و هەروە کە بینەری ئازیزمان ئاماژەی پێکرد لە دەوری پێشووە بەشێکی زۆر لە کرێکارانی مەهاجر و بگرە غیرە ئێرانیش لەوێ حتمەن کارەکەن و بۆ ئێنا چۆنەکرێت 40% لە لاوان و کرێکاران لەو ناوەندە لەو پارێزگا بێکار بن. ئەمە بوو باوە کە لە سوسنگرد لەوێ فەرمانداری کەوتە بەر محاسرەی تەظاهرات کنندگان و لەوێ بە فەرماندار شعاری ئیستعفایاندا و لەو بابەتەوە کاری زۆر چڕ و پڕ کراوە مەسەلەی لەمەوەردی مەسەلەی خوزستانەوە. هەروەک باسم کرد بەشێک لەم وەزیەتەوە هاتووەتە پێشەوە مربوطە بە خودی وەزیەتی ئیقلیمی و وەزیەتی ئاوهەواکە هاتووەتە پێشەوە، بەڵام بەشێکی لە خودی سازماندانی دەوڵەتە لەم بابەتەوە. ڕۆحانی قەولی داوە و توێتی کە ئێمە ئاو بە خەڵکی خوزستان ئەدەین لە سوورەتێکە هیچ کارێکی بۆ نەکردوون بەڵکو هیچ ئاو بەڵکو گولەی پێداون و گازی ئەشکاوەری ئەم بەرامبەر بە ناڕازیان و خەڵکی خوزستان بەکارهێناوە. لە جریانی ئەم ئاعترازاتە سێ لاوی ئەوێ ئەو ناوچە گیانیان لە دەستدا و بەداخەوە گیانیان بەخت کرد لە جریانی ئاعترازاتە. ئەم ئاعترازاتە هاوکاتە لەگەڵ هەم ئەو ئاعترازاتەی
و ئێستا لە ئارادایە کە نەوت و پتروشیمی و ئەمە ئەیتوانی و ئەبێ پەیوەندیەکی چڕوپڕ بێکۆ ببێ ینی ئەگەر کرێکاران ئەگەر خەڵکی خوزستان هاتوونەتە سەرخەت و داوای ئەوەکەن کە وەزعیەتی ئاو و بێ ئاویەکان لەلایەن دەوڵەتەوە چارەسەر بکرێ خۆ بێ داخوازیەکەیشیان بەشێکیەوە بێکە پشتیوانی بکەن لە کرێکارانی نەوت و پتروشیمی و کرێکارانی نەوت و پتروشیمیش کە بەشێکیان کرێکارانی بوومین ینی بۆ خۆیان خەڵکی ئەوێن و ساڵیانی ساڵ لەوێ کارەکەن و ئەلعانە لە مانگرتنان ئەبێ لە داخوازیەکانیانە ئاماژە بکەن بە داخوازی کرێکارانی داخوازی خەڵکی بێ ئاو وەزیەتێکە ئەلعانە وشک ساڵیەکە هاتووتە پێشەوە وەمەسەلەی ئاو بە تەوری واقعی ئەلعانەیش بە ئێستەیشەوە بێ ئەکرێت بەشێک لەم پرۆژانەوە هەڵوە بشێوێتەوە و ڕێگەیەک دروست بکرێکە ئەم مشکلە حل بێت چونکە گەراوە بچێتە پێشەوە مەسەلەکە لە سەتحی کارێک شتێکی موقەتیان نییە وەختێ بەنداوێک لێ ئەدرێت معنایەوەیە کە بەشێک لە ئەو ئاوەی وە قاعدەتەن لەو مەسیرۆ تێپەڕە بوو و ئەکرا تەسفیە بکرای و وەکو ئاوی خواردنەوە یاوەیە بۆ بەکارهێنانی کاروباری کشت و کاڵ بەکاربێت ئێستا بەکار نایە بۆیە کۆماری ئیسلامی من ماوەیەک لەوە پێش لە بەرنامەیەکی ترایەکێک لە پرۆفسۆرانی بەشی ئاو ژینگە قسەم کرد ئەڵێ ئەسڵەن وڵاتی ئێران وێران کراوە یعنی وای لێ هاتووە کە دەستلێدانی ناتوانێت هیچ یارمەتیەکی بدا بەڵکو خراپتریشە بێت هەشتێکی لێ بکەی لە حاڵی حاضرا خراپترە بێت چونکی ئەمانە مەسەلەن بۆ نمونە ئەڵێ ئاوی لە قوروە و بیزارۆ بردووە بۆ ئێسفەهان و بۆ شوێنی تر ئاوی لە منتەقەی کوردستانەوە بردووە بۆ بەناو بۆ ڕزاییە بۆ ئەوە دەریاچەی ڕزایە ببوژێنێتەوە لە سوورەتەکە هیچ یارمەتیەکی دەریاچەی ڕزاییەش نادا بۆ ئەسڵ نابوژێتەوە بۆ ئەوە ئەم لولەی ئاوانە تێپەڕ ببێت بە تقریبەن 80 متر چوونەتە ژێر ئەرزەوە و معنایەوە ئاوهای ژێرزەمینیش لەویا هەردیسان ئاسیبی دیوەوە و بەشێکی زۆر ئاوی ژێرزەمینەکانی شەر هەر لەبێن چوون تەواوی بەرنامەکانی دەوڵەت لە مەوەردی مەسەلەی ئاوەوە هیچی بەرنامەیەکی ستاندارد نییە و هیچ بەرمەبنای هیچ شتێکی زانیاریەکی نییە بەڵکو کولەن لە مەسەلەی قازانجا بوو ئەگەر ئاوی منتەقەی قڕۆ بیزاری بردووە بۆ ئێسفەهان و بۆ کرمانەوە ناوە بۆ ئەوەی نەبردووە خەڵکی ئەوێ کەم ئاون بۆ ئەوی بردووە لەوێ بەشێکی سەنعەتی بخاتە کار ئەو بەشە سەنعەتیە بتوانێت لەوێ بەرهەم بێرێ و لەلایەکەوە بەشێکی سەنعەتی خستۆتە کار بەڵام لەلایەکی ترۆ خەڵکی منتەقەیەکی بێ ئاو کردووەوە و کێشەیەکی زۆر گەورەی کە بە ساڵیانی ساڵی پێچێت جێبەجێ بێت وەلا بچێت بۆ ئەو منتەقە دروست کردووە ئەمە تا ئەندازەیەکیش لە بینی بڕێک لە نخبەگانی سیاسیا بەداخەوە خەریکە ئیسفادەیەکی لێکرێکە ئەبێ بە کێشەیەکی مەسەلەن بۆ نموناڵەن ئاوی کوردستانیان بردووە بۆ تەبرێز خەریکن کێشەی بینی کورد و تورک لەم شێوە دروستەکەن کە بە تەوری واقعی نابێ وابێت لەوێ ئەمە کێشەکەەوە نییە خەڵکی مەسەلەن بڵێن خەڵکی تەبرێز کاریوایان کردووە یا ئەمە شتێک بووە لەلایەن خەڵکەوە ئەم اتفاقە کەوتووە بەڵکو دەوڵەت لە پشتێمانەوەیەوە ئەگەر دەوڵەتە ئەوە خەڵکی تەورێز و خەڵکی مناتقی تورکنشینیش ئەزانن کە بە ئینتقالی ئەم ناوە ئەم ئاوە هیچ قازانجێکیان نەبێتەوە ئەگەر هەروەها ئاوی منتەقەی پارێزگای خوزستان کارون و ئەو ڕووبارانەی ترکە زۆریش گەورن انتقال دراوە بۆ بەشێک لە سەدەکانی تر بە تەوری واقعی ئەمە نەیتوانی وە کومەکێکی ئەو تۆ بکە بە ئەو مناتقی کە انتقال دراون بەڵکو لە ئەوەدا بەشێکی زۆر لە دێهاتەکان بەشێکی زۆر لە مناتقی لە سەرزەمینهایەک یا عەرزهایە کە کشت و کاڵی تاکرا کەوتنەتە ژێر ئاوی هەرە و بەنداوانەوە دروست کراون ئەنی خەڵک لەوێ بێکار بوون خەڵک لەوێ ژیانیان لەوە خراپتر بووە کە هەیە لە حاڵی حاضرە ئەمانە بە تەوری واقعی سیاسەتایەکە کە دەوڵەت گرتوویەتە پێش و هیچ شتێکی بۆ ئەوە نییە کە قازانجی خەڵکی تیابێت طبعا هێندێک لایەن هاتوون بۆ ئەوەی کە بە نەوعێک بیانەوێ ئەم ئاعترازاتە کەم بکەنەوە بەربوونەتە دانی بڕێک
ئاو نازانم ئاو بە خەڵکی ئەوێ و بەنەوە بڵێن ئەمانەوەی یارمەتی بکەن بەڵام لە عوەزە ئەوێ ئەو فشارەوە ئێستا خەڵک بۆ دەوڵەتی هێناوە کەم بێتەوە تەقەن ئەگەرەوە لەلایەن خودی کرێکارانەوە ئەگەر لەلایەن خەڵکەوە بکرایە شتێکی کۆمەڵایەتی ببووە ئینسان دەیتوانێت بڵێ کە زۆر باشە بڕێک لە ئازارەکانی خەڵکێنێتە خوارەوە بەڵام چونکی لایەنێکەوە کرێکە بە تۆری واقعی دەوڵەت دەسیتایەتی دەوڵەت ئێوێ بە مەترحکردنی ئەم لایەنانە هەروە لەو بابەتەیشەوە یەکێک لە هەڵسوڕاوانی کرێکاری لە کوردستان بەیانیایەکی داوەتوێتی کە ئەمە بە تۆری واقعی چاواشکاریە و ئێوێ ئەو خەباتەی و ئێستا خەڵکی پارێزگای خوزستان ئەیکەن بە نەوعێک بێنێتە دواوە بۆ ئەوەی کە بڵێەوە خەریکین ئاوە دێن بە خەڵکو لە سوورەتێکە وەزیفەی دەوڵەتە کە ئەم کارە بکات وتم ئەگەر لەلایەن خەڵکەوە بە شکڵێکی سازماندراو ئەم کارە بکرایە بۆ بەشێک لە ئازارەکان بێتە خوارەوە بەشێک لەو فشارەوە سەریان بێتە خوارەوە بۆ تەوەقعاتیان بچێتە سەرەوە بە شکڵی سازماندراو بووە ئینسان ئەیتوانی بڵێ ئەمە هەردیسان لە ئیدامەی ئەو خەباتایە خەباتەکە نەخەوتووە بەڵام بڕێک لە ئازار و فشارێکە بەسەر خەڵکەوە کەمە بێتەوە بەڵام وەختێ لایەنێک دێت عەمدەن واردی ئەم مەسەلا بێت و ئێوێ فشارەکانی سەردەوڵەت کەمەوە بکات و ئەوەی وا ئاعترازاتە کە ڕوبەڕووی دەوڵەتە تقریبا بە خەڵک بڵێ بچنە ماڵەوە ئێمە بە نەوعی خەریکی حەلیەکەین خۆب تەبعانە بێ مەوردی ڕەخنە قەرار بگرێت و بێ شەرمەزار بکرێت هەروە کە باسم کرد کرێکارە خەڵکی خوزستان تەنیا نین مشکلەی بێئاوی ئێستا لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بەڵام کە خەڵکی خوزستان بە تایبەت زۆر ئازاری لێبینن لەوەیە کە بە تۆری واقعی ئەم بەشە لە ئێران هەم ئاوی زۆرە هەم لە ژێرخانێکی ئابووری زۆر گەورەی هەیە و ئەبێ وەزعیەتێکی تایبەتی تریان ببووە بەڵام بەعکسەوە بینین کە مەسلەیەکی وایە مەسلەیەکی تریش کە لەم بابەتەوە پێویستە ئاماژەی پێ بکەین ئەو ئیسفادەی بڕێک لە دەوڵەتەکانە وەکو ئەهرمی فشار بۆ سەر ئەم لایەن یا ئەو لایەن مەسەلەن بۆ نمونە دەوڵەتی تورکیا ئاوی ڕووباری ئەو ڕووبارانەی واچێتە سەر سەدی دوکانی خەریکە مەسیرەکەی ئەگۆڕێ جێگەکەی ئەگۆڕێ و ئاوی دوکان خەریکە نشتەکە ئەمە ئەبێ بەباعیسی ئەوە کە لەو لاوە خەڵکێکی دیانی ئەوێ بیکات بە فشارە بەسەر خەڵکی کوردستانی باشوورەوە و یا مەسەلەن نەبینین لە ئەفغانستان باسیەوە کراوەکە ئەو ئاوەی وا لە ئەفغانستانەوە ئەڕژێتە ناو خاکی ئێران ئەفغانستان وتوێتی ئەمەوە لە مەقابڵ نەوتای گۆڕینەوە منزورمەوەیە مەسلەی ئاو بووە بە مەسلەیە کە بە تەوری واقعی خەریکن کێشەیەکی سیاسی لێ دروستەکەن مەسلەیەکی فقط ئەوە نییە کە لە سوورەتەکەم ئاوانە کە بە شێوەی ڕووبار لەم وڵاتەوە بۆ وڵاتێکی ترەچێ لەم وڵاتانەی دنیا هەیە مەسەلەن لەلعانە ئەو ئاوەی وا لە ئالمانەوە ئەڕژێتە ناو فەڕەنسا و یا لە زۆر شوێنی ترەوە هیچ کەس بەری پێ ناگرێت قوانینێکی بینەلملەلی هەیە و ئیجازە نادا بە دەوڵەتەکان بۆ جۆرەوە خۆیان پیان خۆشە بەر بەم ئاوانە بگرن بۆ بیکەن بە فشارە بەسەر دەوڵەتی دراوسێەوە بتوانن ئیمتیازی لێوەربگرن مەسەلەی ئیمتیازەکەیش بینی ئەم دەوڵەت ئەو دەوڵەت نییە مەسەلەکە بە تۆری واقعی بریتیە لەوە کە لەو بینە خەڵک زیانی لێبینی ئەگەر مەسەلەن ئاوی منتەقەی کوردستانی باشوور کەم بێت خب خۆڵەکە چێتەوە ناوچاوی هەر بۆ خۆی تورکیە چونکی ئەبێ بە دەشتێکی وشک و تۆز و خۆڵ و ئەوانە ئەو چەند ساڵی ئەخیرە بینیمانە جاری وایە بڕێک لە شارەکان شەرایەتێکی بێندازە ئستراری بەخۆیان ئەگرن بە دەلیلی تۆز ئەو تۆز و خۆڵەوە ئێستا هەیە بەشێکی هەر لە پێی ئەو سیاسەتانەیە کەم دەوڵەتانە لە مەوردی ڕووبارەکان و لە مەوردی هەڵسوکەوتکردن لەگەڵ یەک کردویانە و بە تۆری واقعی خۆڵەکەی چوێتەوە ناوچاوی خەڵکی فەقیر و هەژار کە لەو سەرچاوانە یانەیە ئیسفادە بکەن بۆ کاروباری کشت و کاڵ وەیە هەروەها بۆ ئاوی خواردنەوە زۆر شتی تر ئەم مەسەلە تەبعاً وەکو مەسەلەکەی تر مربوط بە ناوچەیەکی تایبەت نییە بەڵکو مربوطە بە هەموو ناوچەکانی تر پێویستە خەڵکی شارەکانی تری ئێران بۆ پشتیوانیکردن لە خەڵکی پارێزگای خوزستان
بێنە سەرخەت و پشتیوانیان لێ بکەن لە ڕاگەیاندنیانە بە تەزاهورات بە هەر شێوێ بۆ هەرچەند کراوە، بەڵام ئەمە باشترەوە لە ئاسێکی بەرینە بە مەسەلە بەرخورد بکرێت و خەڵک بێنە سەرخەت و لەم بابەتەوە کاری زیاتری بۆ بکەن. من کاتێکی زۆرم نەماوە، جا نازانم ئەگەر هاوڕێیانم ئامادە بن بێمە کۆتایی ئەو بەرنمەیە. تەبعەنەما من ئەو جاری پێشوو هاوڕێی خۆشەویستم کاک ئاکۆ یارمەتی دام بۆەوە بێت بەرنمەی ڕاستەوخۆ پێشکەش بکە بە دەلیلیەوە من لە مەراسمی خاکسپاری هاوڕێی ئازیز و خۆشەویستم کاک فەرهاد بووم، نەمەتوانی ئەو ڕۆژە لەو بەرنمەیەدا بەشداری بکەم. لە داهاتووشدا پێش دێت کە من بە هەر دەلیلە نەتوانم بەرنامە ڕاستەوخۆم بێ، هیوادارم کاکاکۆ بتوانێت یارمەتیم بدات ئەو بەرنامە بە هەردووکمان بچێتە پێشەوە. زۆر پێویستە و بەجێیە. زۆر سپاس بۆەوەی ئازیز کە گوێگریان بەرنامە بن و بینەریان بەرنامە بن، هەتاکو بەرنمەیەکی تری ڕاستەوخۆ ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بە ئاواتە خوازم. ماڵەوە.